سڵاو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. طبعاً لەو ڤیدیۆیە باسی ئەو دیاردەی ئەوتان بۆ دەکەم، ئەو باربین هایمەر کە ئێستا زۆربەی سوۆشیال میدیا بۆتە ئەو بەزمە ئەو هەرەیە. طبعاً پێشەوەی باسی ئەوتان بۆ بکەم کە ئەو فیلمە لە ڤیدیۆیەکی تریش باسی ئەوم کرد بوو، بەس بۆ کەسانی کە ڤیدیۆکەیان نەبینیوە یان لەوانەیە تەرکیزیان نەکرد بێتن. طبعاً فیلمی باربی لە بەرهەمهێنانی کۆمپانیای وێرنە برۆسە، وەروە فیلمی ئۆپنهایمەر لە بەرهەمهێنانی کۆمپانیای یونیڤەرسەڵە. طبعاً وێرنە برۆس کاتی خۆی ئەو عەقدی هەبوو، گرێبەستی هەبوو لەگەڵ کریستۆفەر نۆڵان بۆ هەموو فیلمەکانی. کریستۆفەر نۆڵان هەموو فیلمەکانی پێش ئۆپنهایمەری هەمویان لە بەرهەمهێنانی ئەوەی بوو کۆمپانیای وێرنە برۆس، بەس دوای ئەوەی کە فیلمی تێنەت دەرچوو، هەروەها ئەو کات پلاتفۆرمی HBO Max لانچ کرا لە ئەمریکا و لە چەند وڵاتێکی جیهان. ئەو کات کۆڕۆنا تازە باو بوو، فیلمی تێنێت کە دەرچوو لە سینەما HBO Max و خاوەنەکەی کە وێرنە برۆسە بڕیاریاندا کە لە هەمان کاتی سینەما لە HBO Maxیش پەخش بکرێت. ئەوەش طبعاً کریستۆفەر نۆڵان ئەوە بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەوەی پێی هەزم ناکرێت و پێی قبوڵ ناکرێت، لەبەرەوەی ئەو کابرەیە کە ساحەبی خاوەنی دروستکردنی فیلمە، ئەو حەزی لێ فیلمێکی دروست بکاتن، خەڵک بێت لە سینەما تەماشای بکاتن و بە هیچ شێوەیەک لە شێوەکان فیلمەکە نێتە ناو پلاتفۆرمەکانی یان دەبی هەموو هەنگاوەکانی تێپەڕێنی بۆ ئەو کاتێک کە دەستێتە سەر بلوڕێ یان دەستێتە سەر پلاتفۆرمەکانی ستریمینگ سێڤیس. طبعاً ئەوە دوای ئەوە هەڵوەشانەوە ڕوویا لە بینیان ئیتر لەگەڵ کۆمپانیای یونیڤەرسەڵ ڕێککەوتن لەسەر ئەوەی کە لە مۆدە فیلمەکانی نۆڵان لە بەرهەمهێنانی کۆمپانیای یونیڤەرسەڵ بن. هەروە فیلمی ئەو پرۆژێکتی ئۆپنهایمەر کە 3 ساڵ بۆ خەریکی بوو لە بەرهەمهێنانی کۆمپانیای یونیڤەرسەڵ و تەسەووریش مەکە وازوو بێتە سەر پلاتفۆرمەکانی ستریمینگ و ئەو شتانە، لەبەر ئەوەی نۆڵان بخۆی ئەو عەقدەی هەڵوەشاندۆتەوە لەولا لەبەر ئەو مەسەلەیە. ئیتر ئێستا وێرنە برۆس بۆ ئەوی زەربەیەک لە نۆڵان بدەن کە لەگەڵوان زیاد بۆ لەبەرەوەی نۆڵان فیلمەکانی زۆر بە خۆتە پارێکی باشی ئیش دەکاتن، فیلمەکانی ڕاستە بودجەی بەرزی هەیە، بەس لەمان کاتدا پارێکی باشی دەردەکەوێ و سینەما ینی فرێژ دەبتۆ لەگەڵی. ئیتر بڕیاریاندا لە هەمان ڕۆژ 22 حوتەیان 21 حوت ئەمساڵ لە هەمان ڕۆژی پەخشی ئۆپنهایمەر باربیش پەخشکەن لە سینەمایەکان کە دوو فیلمی بەتەواوەتی جیایە، بەس لەبەر ئەوەی ئەوەندە دژی یەکن فیلمەکان، ئەوەندە جیاوازن لە یەکتری، خەڵک لەولا حتا لای خۆشمان لە کوردستان خەڵک تڕۆڵی لەسەر ئەو دەکرد و ئەو تڕۆی لەسەر وی دەکرد، ئەو گاڵتەی بەوی دەکرد، ئەو گاڵتەی بەوی دەکرد کە ئەو حەزی لەو فیلمەیە کە ئەو حەزی لەو فیلمەیە. طبعاً پێشەوە ڕای خۆمتان پێ بڵێم لەسەر هەردوو فیلم ئەو تڕۆڵە بە حساب ئەو مارکتینگ بەجتە زەخمە، ئەو بودجە زەخمەی مارکتینگ کردانراوە بۆ هەردوو فیلم بۆی ڕکلامی بۆ بکرێ بە نوعێک لە نوعەکان دژی یەکتر، هەردوو بۆ دەبڵ فیچەر بۆ هەردووکیان، ینی هەم ئۆپنهایمەر ڕکلام بۆ باربی دەکات بە ناڕاستەوخۆ، هەروەها بە عەکسەوەش. ئیتر وێلی هات ئەوە نییە بڵێ کە باربی دابەزیوە لە هەمان کاتی ئۆپنهایمەر کە لە زەرری ئۆپنهایمەر باوەڕکە لە قازانجی ئۆپنهایمەریش بۆ لە قازانجی خۆشی بۆ، هەروە ئۆپنهایمەرش هەمان کات بۆیە ئەو دیاردەی ئۆپن باربی هایمەرە بڵاو بۆ تۆ ئێستا کە ئەوەیە پێدەڵن دەبڵ فیچەرکە لە زیاتەوەی زەرەی پێ بگەنی و ئیسفادەی پێگەیان. طبعاً کەرەکتەری باربی لە ساڵی 1959 دروستکرا لەلایەن ژنێکی پۆڵەندی جوولەکە. طبعاً کە ئەو فیلمە ئەمساڵ هاتیتە سینەمایەکان، ئێستا لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان تقریبا مەناکرا و هەتا ئێستا لە عێراقی دیار نییە کە پەخش دەکرێ یان نا. بەس یەک بخۆم من یەک ڕام هەیە لەسەر هەردوو فیلم. ئۆپنهایمەرم بینی و ڤیدیۆیەکم لەسەر دروستکرێکە حەستان لەوێ لەسەردانی چەناڵەکەم بکەن دەبینین، هەروە ئەگەر ڤیدیۆکە بەدڵە لایک لە بینەکە لەگە سبسکرایبی چەناڵەکە. طبعاً لەو کاتەی کە ئەمن فیلمی باربی مەتا ئێستا نەدیتیە، بەس باکی تەماشا دەکەم، یعنی خەڵک لێرە بوتە دوو جەمسەر دوو بەش، ئەو گاڵتە بەوی دەکە، ئەو گاڵتە بەوی دەکە، ئەو هجووم دەکاتە سەروی، ئەو هجووم دەکاتە سەروی، هێرش دەکاتە سەروی، شتەکە بێمانەیە. تۆ کابرایەکی عاشقی سینەمای دەبێ هەموو شتێک تەماشا بکەی ئەوزە بڕیار بدەی. من لەوانەیە فانی باربی نەبووم، حەزم لەو نوع فیلمان نەبوو، بەس فیلمەکە تەماشا دەکەم لەبەرەوەی فیلمەکە بڵێنەڵێ جیاوازە لە ڕووی بەجت و ڕکلام و لە ڕووی هەموو شتێک کە ئێستا ئەو دەوروبەرە لەسەری هەیە. بۆیە وەک پێم وتن ینی دەبی تەماشای هەردووشی بکری ئەو زەبریار بدرێت. نە ئەمن تەماشای ئۆپنهایمەر بکەم دەبمە پیاوەکی موسەقەفی نێری نازام چ هەمان کاتژانە تەماشای باربی بکەم دەبمە کابرایەکی لوسی نێر ئەوەی نازام مونەربی نازام چ. هەردوو فیلم دەبی تەماشا بکری ئەو زەبریاری خۆت بدرێت، چکە دوو ژانڕای جیاوازن، دوو شتی جیاوازن، دوو ژانەی جیاوازن. ئیتر خەڵک کێ لێک زیاد ئەو شتە لێرە لێک زیاد دەکاتەوە. کاکە من حەزم لەو فیلمێت و حەز لەوەی نییە، بۆ فێر نەبووی
ڕێزی بیرروڕای من بگری کە من حەزم لەوەیە کە تۆ حەزم لێ نییە بەڵکو من حەزم لە هەردووکیانە ڕقم لە هەردووکیانە ئیتر ئەوەی حەزی لە باربیە هجوومەکی هێرشێکی فەزیعیان لەسەر لە سوشیال میدیا هەروە بەعکسەوە کاکە هیچ ئایبی تێرانێ کابرا حەزی لە باربیە ئەگەر پێت هەزم ناکرێت پێت قبول ناکرێت و بیرروڕای یعنی دوو کابراایکی دواکەوتوی لە هەموو ڕۆیەکەوە لەبەرەوەی خەڵک هەیە حەزی لە فیلمی هندی خەڵک هەیە حەزی لە فیلمی شەمۆیە خەڵک هەیە حەزی لە فیلمی حەمەدە مڵە و هەمان کەژە خەڵکی حەزی لە فیلمەکانی دانیێل دەی لویسە ئیتر ئەوەیە دەبی ڕێزی یەک لێ بگیرێ ئەوەیە مۆزوعەکە لێرە زاهرەی باربیهایمەر يعني بخرابش كاتو لوين در هم بوتا منافسة وبوتا ترند وترول أو دستان شوي دكا أو دستان شوي دكا يعني ولياتي أو ظاهرة كدروس بوتا ركلام بهرجو كان ليرة بوتا قسەی ناخۆش و ناشین و قسەی بێمعنا و جنێودان بە یەکتری لە سوشیال میدیا لە کۆمنت لەو گروپانەی سینەما کە دەبینم یعنی بەجددی کابرا بەکاونتە چی نەڕسمی خۆی دانە نەکە زین تەمەنی چەندە نەکە زین لە چی دەژی دانیشتە قسەی گەورە دەکا فەلسەفەی لێدا تۆ ئەوەندە سکیور نییە ئەوەندە سیقەت بە خۆت نیە دەموچاوی خۆت دەرخەی لە ئەکاونتە چی بۆکو پیا و وەکو مەر ڕای خۆت بڵێ دانیشتی قسە بە یەکەچی لەڵێگاڵتە بە یەکەچی دیرەکەی کە تەماشای فیلمە چی دەکا کە چیە مجەڕەدە حەزت لێ نییە سلااو لەوە عەقڵە سلااو تر على كل أو ظاهرة بوتم أزبيز قالوا لك أجنداي زور تدا ولا عندك بلاتي منع كريا وأوبنهايمر مثلا اليابان لبروي لباسي هيروشيما وناكازاكي دكا ولا همان كاجا باربي كهندك أجنداي تدا بو هندك شتيتر بس فيلم كان بتاعتي نتي بو ناتوان بتاعتي بيد بس وقت بيموتي أمريكا بيرفكت لويكا توالة تشتك بكا كأتو حصل لي بيان كيف بيان تعاطفها سوزي بي وقت بيموتن تشيرنوبل حادثة شي فيديو كم دروس كد حادثة كوروداوي طبيعي برويدا دقيقة بو أمريكا تون ويلي كر حكومتي سوفيت كبب حزب كي فاشل ترين حكومة أو خلق تسن جناح اللي بيجياون لها ما كاجدا فيلمي أوبنهايمر واتي لي كر كحزب كي بدبي أو سكزو دروس بكي بو أمريكا سركويتنا أو خلق لنا وباتنو أو عالم سركويك أو سلاحي دمار شامل كماس ديستراكشن يعني كشني بكمالي دروس كدي أو تسكا يعني أو هموي برنامج ولا مش كده كان هو برنامج بيبو أو يكاتو كيف بتسبي رقل بتسبي يتر وقت بيموتن يعني ده بيها مشتاق ببيني وها مشتاق بخويني ولا تسن برسبكتيفك يعني مثلا شو تعرف شيء تشيرنوبل كده لما كان جباسي دوكيومنتاري روسي كي يعني عندك أو يبو روسي هي أزر رأيك كامل بيها رو أوبنهايمر لروي أمريكا وهم لروي دوكيومنتاري لروي شتيترو تماشى بكي أزر رات كامل دبي مو بنو فيديو كم حتى هنا بس أول تكبو هالويستم بوتان باز بكم ورايكم بيبلم لسرتان سلاو بي فيديو تازة